هەرکوێکەن و بینەری زوومن هەم کاتان باش زوومی ئێمە پێ بە پێ لەگەڵ پێشاتەکانی سووریا ڕۆژاوای کوردستان بەردەوامە لە شام لە ناوچەکانی دیکەی ئەوەی کە ڕاستیەکەی لە دەرەوەی ڕۆژاوای کوردستان ئەگەر قسە بکەین هەندێک جوڵەی سیاسی دەستیان پێکردووە بە تایبەت پێکێنانی حکوومەتی با بڵێن ڕاگوزەر حکوومەتەکە پێم وابێت لە 11 وەزیر پێکاتووە هەمویان عەرەبن ئەوەی دیارە دەستوخەتی تەواتی جەبهەی تەحریری شام بە حکوومەتەکەەوە هەیە و هیچی دیکە کەسی تر هەبووە قسەی لەگەڵا بکرێ نا ویستێک هەبوو بۆی قسە لەگەڵ کەسی ترا بکریان نا ئەمان هیچی دیار نییە ڕاستیەکە ئەم حکوومەتە تا مانگی سێ بەردەوامە بێ هەندێک کاروباری دیاری کراو بەڕێەکە پێشوازیەکە چۆنە بێ لەم حکوومەتە دیار نییە بەڵام بە دڵنیایی هەڵوێستی هەندێک لایەنی هەرێمی ڕوونن بە تایبەت قەتەر و تورکیا ئەمانە دیارە چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی کاربەڕێکەراکەن ئەوانەی دیکە هەمویان ئەڵەن چاومان لەسەر ڕەفتارەکانی داهاتووی جەبهەی تەحریری شام و حکوومەتی داهاتووی سووریایە بزانین چی ئەکەن و چی ناکەن هەمویان لەسەر هەندێک خاڵی بنەڕەتی کۆکن ئەویش مافی پێکهاتەکان نەبوونی تیرۆر و نەبوونی هەڕەشە لەسەر هیچ وڵاتێکی دیکە کە ئەڵەن وڵاتی دیکە بە دیاریکراوی مەبەست ئیسرائیلە ئەمە لەوێ لە ڕۆژاوای کوردستان تایبەت بە هێزەکانی هەسەدە بە دڵنیاییەوە ڕێکەوتنێکی دیاریکراو بە سەرپەرشتی ئەمریکا کرا بەرپرسی سێنتکۆم فەرماندەی سێنتکۆم لە ڕۆژاوای کوردستان بوو دوای ئەوە مەزلوم عەبدی ڕایگەاند و تێمە لە من بەز دەکشینەوە ئەوە لە چوارچوی ڕێکوتنێکی دیاریکراوایەوە بۆ ئەوەیە خۆمان حازر بکەین بۆ چوونە ناو پرۆسەی سیاسی ئەمە قسێکی لە دیوە سیاسیەکەیەوە گرنگە لە دیوە سەربازیەکەیشەوە بە دڵنیایی ڕەهەندی جیاواز لە خۆیەگرێت لە دێرە زوور هەندێک قسە هەبوو گوایە ئەنجومەنی سەربازی دێرە زوور جیابوونەتەوە بەڵام دواتر هەندێک قسەی جیاواز لەو بارەیەوە کرا بەڵام ڕاستیەکەی ئەوەی تایبەتە بە ئەو ناوچوانەی دیموگرافیای کورتایە زۆرینە نییە بۆ هەسەدە پێ دەچێت قورس بێکارێکی دیاریکراوکە مەگەر خەڵکەکەی ئەوێ خەڵکە ناکوردەکە با بڵێن هەڵوێستێکی دیاریکراویان لەبارەی ئەم پرسەوە هەبێ و پشگیری خۆیان بۆ هەسەدە دووپات بکەنەوە تۆبارانەکانی تورکیا بە دڵنیایی بە تایبەت مەسلەی هێرشی درۆنی بەردەوامە ئەمڕۆ هەم لە ڕقە هەبووە هەم لە ڕقە پێم وابێ یەک دوو هێرشی دیاریکراوە هەبوو لە شوێن دیکەش هەبوو ئەمبوڵانسیش کراوەتە ئامانج و قوربانی هەیە هەمووەمانە لە سووریا و لە ڕۆژاوای کوردستان ڕاستیەکەی چاوێک کە ئەبێ لەسەر ئەم پرسە دیاری کراوە هەبێ لەسەر ئاستە هەرێمیەکەی مەسلەی عێراقە نابێ بیرمان بچێ ئەگەری هێرشکردنە سەر عێراقکە ئەڵم عێراق بە دڵنیاییەوە مەبەست وەکو دەوڵەت نا وەکو ئەو گروپانەی کە سەر بە مقاومەن و ئەوانەی دیکەش بەگشتی حەشدی شعبی ئەکرێ ئەگەرێکی کراوە بێ دەمێکە قسە لەم بارەی واکرێ ئێستا کە پرسەکەی سووریاش بە دیاریکراوی پێدەچێت بۆ ئیسرائیل و خەریک بێ یەکلای ببێتەوە و قاچ و قوچی ئێرانی بە تایبەتی کردبێ پێدەچێت لە عێراق ئەوەی پێشبینی ئەکرا ئیتر نزیک بێ ئەگەر بکرێ نزیکە ئەگەر نەکرێ بە دڵنیاییەوە فاکتەری کردنیشی و فاکتەری نەکردنیشی هەنوە ئەکرێ هەمویان باس بکەین وەکو شانی دیکە من دوو هاوڕێ ڕۆژنامەنووسی زوومم لەگەڵایە بابان حەمەم لەگەڵای لەگەڵ فەرشاد ئەمینی و میوانێکیشمانە بێت تایبەت بە پرسەکەی عێراق بە دیاریکراوی و پرسەکەش بە گشتی بە دڵنیایی تایبەت بە ڕۆژاوای کوردستان و سووریا گفتوگوی لەگەڵاکەین فەریق جەباریاوەر شارەزای ئەمنی و سەربازی لە سلێمانیەوە لەگەڵمان نابێ فەریق سڵاوت لێبێ هیوادارم زۆر باش بی بەخێر بێی بۆ زوومی ئێمە جارێ پرسیارت لێ ناکەم هەندێک دەرفەتەیەم بە هاوڕێکانم بزانم لای ئەوان چی گرنگ بوو ئەمڕۆ بەڵام بە دڵنیایی دوای ئەوە گفتوگۆ لەسەر ئەگەری هێرش و هەڕەشەکان لەسەر عێراق لەسەر گروپە چەکدارەکان ئەکەین و ئەکرێ کاریگەریەکانی لەسەر پرۆسی سیاسی بەگشتی لە عێراق لەسەر هەرێمی کوردستان چی بێ چی نەبن هەمویان گفتوگۆەکەین بۆیە بەخێر بێی دێمەوەلات لەگەڵ مابە دووسێ دەقەیەکمان ئەگەر پێ بچێ هاوڕێیان هیوادار مێوش باش بن بەخێر بێنەوە بابان با بە تۆ دەست پێ بکەم زۆر باشە ڕەنج ئەوەی کە هەیە لە دوێنێەوە هێرش و تۆپ هاوێژەکان یاخود بردومانەکانی گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا لە حەسەکە و دێرە زوور و ڕقە بەردەوامە لە گوندەوارەکانی کۆبانیش بەردەوامە و ناو کۆبانێش ئەمڕۆ بە درۆن و بە تۆپ هاوێژەکان
بردومانەکانن بۆ ناو کۆبانەش هەر بەردەوام کردووە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە ئەو گروپە چەکداریانە هەڕەشەی ئەویان دەکرد ئێوارەی ئەمڕۆ کە دەبێت بە زووترین کات چەکدارانی هێزەکانی سووریای دیموکرات ڕێگە بن گروپە چەکدارەکانم بێنە ناو حەسەکەەوە وابێ حەسەکە لەو چەکدارانە چۆڵ بکرێت بە پاساویان ئەوەیە کە ئێمە لە ماوەکانی ڕابردووی 9 ساڵ پێش ئێستا و لە 2015 بۆیە ئێمە مەزڵوم عەبدی کۆبانیمان وەکو فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات لەژێر ئەو چەترایە قبول کردووە کە و کاتە بەشار ئەسەد بە پێوە مابوو بەڵام ئێستا شتێک نییە ناوی حکومەت و ڕژێمی بەشار ئەسەد بێ بەشار ئەسەد گوزەشت ئەوان دەڵێن لە سەدا چل حەسەکە لە کورد پێکاتەوە واتە کوردنشینەکانیان لە سەدا چلە و بەشێکی زۆری عەرەبنشینین ئێمە بە مافی خۆمان ێزانین ڕۆڵی ئەو شوێنین و دەچین و ئەوێ و بەبێ ئەوەی ڕێگریمان لێ بکەین و شەڕ و پێکدادارمان نایە بەڵام نامانەوەی هێزەکانی سووریای دیموکرات خۆسەپێنی لێە جێبەجێ بکە لە دێرە زوور و ڕەقەش بە هەمان شێوە دوێنێ دەنگۆی جابوونەوەی ئەنجومنی سەربازی دێرە زوور هەبوو و بۆ ڕەقەش ئەمە بە هەمان شێوە دروستە کە ئەمان دەیانەوێت بە هەمان شێوە ڕەقە بێتەوە سەر ژێر کۆنتترۆلی خۆیان و ڕێگریان لێ نەکرد لاان هێزەکانی سووریای دیموکراتەوە لە کاتێکدا ڕەنج ئەمڕۆ لە گوندەوارەکانی کۆبانێ و ناو کۆبانێ و لەسەر سەدی بەست بەنداوی ترشین وە لەسەر پردی قەرە قۆزاقیش بە هەمان شێوە شەڕی تونند و ململانی و پێکدا هەڵکیژانی خوێناوی لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات و چەکدارانی نزیک لە تورکیا ئەوەی کە لە سووریا ئێستا لەگەڵ هاوشانی تەحریری شام پارێزگا لە دوای پارێزگا و هەتا دیمەشقیشان خست ئەمانە کۆمەڵک پێشاتی گرنگن و ئالۆزن و هێشتا بە چارە سەر نەکراوی ماونەتەوە و ئەمە لە ڕۆژانی داهاتووە ئەمێنێتەوە کە محەممەد بەشیر کە پێکێنەری حکوومەتی ڕاگوزەری سووریایە چۆن مامەڵە لەگەڵ ئەم گروپ و لایەنە چەکدارێ فراوان و فرەپەلەیەکات دەستخۆش بابان فەرشاد نازانمە توێ باسی چی بکەی بەڵام پێم وابێ پامەکەی ئەمڕۆی خامنەئی پرسێکی گرنگە زانی سەرنجێکی بخەرە سەر بزانم تۆ چۆنەدوی ئیرۆ چەند شتێک گرنگە بوون یەکژی ئاخاتنی خامنەیی بوو بێگومان خامنەیی بێک و ناوی تورکیا بینە گوت وڵاتێکی نێزیمە و نێزی سووریا کەتیە داڤەکی و پلانە ئەمریکا و ئیسرائیل جێبەجێ کردیا وتی نزیک سووریا یان وتی دراوسی سووریا جیرانی سووریەژی گوت لێ پشتاک و ئاخفی ئاماژە بە تورکیە نەکرد و نەگوت و ئەردۆغانجی بەحس نەکرد لێ گوت ئەف پلانژ هێڵا ئیسرائیل و ئەمریکایەوە هاتیە دیارکردن و ژالێوان پلان پێشکەشی ئەو وڵات هاتیەکردن و ئەو تەنێ جێبەجێ کریا لێ ئیرانی گوت ما میحوەرە خۆیان بەرخوادانانجی میحوەرە مقاومەتێ ji dest nedaye û em ê bihêz bikin û hemî herêma rojhilata navîn bigirin berxwe xuya ku naxwazin bêjin me siyasetê me şikestiye li Sûriye yan jî li Libnaniyan cêhindin dixwazin li ser siyaseta xwe ya berê îsrar bikin îro behsa wê jî têkirin ku careke din eger heye ku êrişî ser İsraîlê û bi mûşek bikin lê babetekî ku behsa hikûmeta nû ya Sûriyê ez mînakekî didim me li İdlibê dîtiye ku Tehrîr Şam wan grûpên nêzî Tehrîr Şamê ku berê İdlibê girtibûn çawa hukm dikin باوەڕێ وانە بە تێکهاتەیان دن نینە باوەڕێوان مافێ ژنان نینە باوەڕێوان بە دموکراسی نینە وانە حکوومەتێکی جهادی ئاواکردبوون بەرێ و ئەv نیشانەیەک و مەحەتان هاژی دیتە تو ئیشارەتێک ژوان تێنک و ئیدعا دەکە نایە دیتن تایبەتیجی دبارێ مافێژنادا و ڕۆژاوی کوردستانی مۆدلێکی خۆ هەیە و نەباوەڕم و لە هەفکردنێکی ناوبەرێ تەحریر شام و ڕۆژاوای کوردستان دیواراندا چێ ببە دبەک و نەها شەڕێکی ڕاستە ڕاست نەبە لێ ئەز نەباوەڕم و بگێژن ڕێکەفتنێکی گشت عالی بۆ ناوێ نەها یەک چاو لەسەر ڕۆژاوای کوردستانیە و یەک چاوژی لەسەر ئیسرائیلە ئیسرائیلی ڕۆ زێدەتر هێزیان خۆبەر پێشوە بریە واز باوەڕم پێشە ڕۆژێدا سووریە وێ هین لاوااستر ببە و ئەv ئیشارەت و نیشانەیەن و هەنا محەممەد جۆلانی و بەتایبەتی تەحریر شام وێن نەکارە بن چارەسەری بخۆرە بینن وێ ئالۆزیە هین زێدەتر باش جا دواتر ڕاستیەکەی
لەو بارەیەوە قسەی زیاترەکەین ئەم حکومەتە کاتیە و دواتر پرۆسە سیاسی کەشکە لە سووریا دەست پێکات توانێت چی بۆ سووریا وەکو دەوڵەت بکە. فەریق جەباریاوەر بمبورە پێم وابێ من پێم چوو داوای لێبوردنەکەم دێمەوە لای ئێوە دووبارە سلااوت لێبێ بە خێربەی بۆ زووم. فەڵەستینمان بینی بە وێنەی خۆی بە شێوازی خۆی، لوبنانمان بینی بە شێوازی خۆی، سووریامان بینی بە شێوازی خۆی، سەرەی عێراق دێت بە شێوازی خۆی. سڵاو لە ئێوەی بەڕێز سڵاو لە میوانە زەکان و لە بینەدان بە شێوازی وەڵا فەریق جەباریاوەر میوان نین ساحب ماڵن لەگەڵ خۆمان لە زووم کارەکەن. بەڕێزن هەمومان ساحب ماڵین بە دڵنیاییەوە بەڕێزن ئێوە ئازیزن چاوی من دیارە هەتاکو ئێستا باوەڕ ناکەم یعنی بڵێن ئەو بوومەلەرزەی کە لە سووریای داوە کە ئێستا ناوی ئەنەن بوومەلەرزەیە هێشتا بڵێن دوای بوومەلەرزەکە هێشتا ئاسەوارەکانی دیار نییە بەرەو چی دەڕوە باوەڕ ناکەم ماڵ و گۆڕکی وە خێرای تر لە ناوچەکە دا ببێ یعنی کە ئێستا باسی نۆرەی عێراق دێت لەبەرەوەی ئەوەی ئەو لێدوانانی کە ئێمە جۆمان لێبێ هەم لەلایەن ئەمریکاوە هەم لەلایەن وڵاتانی ئۆروپاوە بە شێوازێکی گشتی و هاوپەیمانانی نێودەوڵەتی کە ئێستا هێشتا ماون ئەو هەفتا وڵاتەی کە هاوپەیمانی نێودەوڵەتین و سەردانەکانی بەتایبەتی ئەم فەرماندەی هێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی سێنکۆمی پێڵێن هەم بۆ سووریا هەم بۆ عێراق هەمویان تەکید یعنی چەخت لە سەرەوە دەکەنەوە ئەڵێ ئێمە ئاسایشی عێراق و ئەردەن و لەگەڵ بڵێن لەگەڵ لوبنان و لەگەڵ ئیسرائیلمان لا گرنگە لە ئێستادا و تاکید ئەکەن کە ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی ئەو وڵاتانە بۆ ئەوەی ئاسایشیان تیا سەقامگیر بێ. لەبەرەوەی عێراق وڵاتێکە بەرژەوەندی کۆمەڵێکی وڵاتی ئەوروپایی و ئەمریکایی تێدایە لەبەرەوە ئەوان هەوڵی بە هەموو توانای خۆیان هەوڵ دەدەن بۆ ئەوەیە ئاسایش لە عێراق سەقامگیر بێت چونکە هێشتا وەکو وتم هەم بەرژەوەندیەکی زۆر باڵایان هەیە لە عێراقدا ئەو وڵاتانە و هەم دیارە لە سڵمنی استراتیژی ئایندەی خۆیان لە ناوچەکەدا بوونی ئەوان لە عێراق و لە وڵاتانە لایەن گرنگە لەبەرەوەی نایانەوێت لە یەک کاتە هەم سووریا ئێستا ئەو هەلومەرجەی بەو شێوازەی بەسەردا هاتووە و نازانن ئایندەی بەرەو کوێ دەڕوا چونکە ئێستا ببینین زۆربەی لێدوانەکانی وڵاتە گەورەکان وەکو ئەمریکا ئەڵێن ئێمە چاودێری هەلومەرجی سووریا دەکەین و بە بەردەوامی ئەوان داوا دەکەن کە حکوومەتێکی گشتگیر دروست بێ لە سووریا دوور بێ لە تونند و تیژی لەگەڵ کەمەنەتەوایەتیەکان دوور بێ لە تونند و تیژی لە بەتایبەتی مەسەلەی مافی مرۆڤ و دووەم کۆمەڵێکی مەرجدانن وەکو ئەمریکا کە ئەمڕۆ باس لەوەی دەکرد کە ئێڵە ئێمە لەگەڵ حکوومەتێکی سووری ئایندەین کە یەکەم هەرچی چەکی کۆمەڵکوژی هەیە بایۆلۆجی و کیمیاوی ئەبێ لە ناوی بەرێ و ببینین کە مامەڵەی چۆنە لەگەڵ کەمەنەتەوایەتەکان چونکە ئێمە لە سووریا بەتایبەتی سووریا کۆمەڵێکی هەم نەتەوەی جیایتیایە هەم ئاینی جیایتیایە هەم تایفەی جیایتیایە ئێمە ئەزانین کە سڕڕای ئەوەی کە بە حەقیقەت عەلەویەکان یان شیعە لە سووریا بڵێن کەمینە بوون بەڵام حکمێکی زیاتر لە 54 ساڵی سووریان کردووە بە ئاگر و بە ئاسن و بە بەردەوامی کوشتار و بڕین و گرتن هەبووە لە سووریا پرسیارێکی لای من دروست کرد ببوورە مقاتعاتەکەم بەس بە دڵنیاییەوە ئەگەڕێمە وڵات بۆی کە قسەکانت تاوەکەی بریکاری وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ محەممەد شایح سوودانیا یعنی توێتی ئەمریکا پابندە بە پاراستن و ئاسایشی سەقامگیری عێراق لە هەر بەترسی و هەڕەشەیەشی دەرەشی بۆ ناو خاشی عێراق و قەراریشە لەم ڕۆیاواتە لە کەمتر لە 24 کاتژمێرە وەزیری دەرەوەی ئەمریکا بگادە ئوردون و عێراقیش سەردانی عێراقیش بکات لە نزیکەوە بەرپرسانی باڵا و محەممەد شایح سوودانی و سەرگۆزیرانی وڵاتانە ببینێت یعنی ئیسا حاڵی حاضر مەترسیەکە وا بازەگرێت کە دوای هەنگاوەکانی سووریا ئەو ڕۆژ و ئاڵۆزی و گرژیانی کە
ئیسرائیل لە ناوچەکەیا دروستی کردووە پێکە کە بیر ناچێتەوە مەسلەی بەرەی مەقاومەی ئیسلامیە لە عێراق کە زوو لێرە و لەوێ کوتەکوت و زرم و گرمێکی لە ناو ئیسرائیل و لە ناو خاش ئیسرائیل و لە بەرژۆندەی ئیسرائیلەکان دێنە ئایا عێراق لەکوێ مەترسیایە؟ ببوورە پرسیارەکەی بۆ منە پرسیارەکەم بۆ تۆیە بەڵێ قوربان طبعا ئەو ئاڵوگۆڕە خێرایی کە لە سووریا بوو هەموو لایەکی شۆک کردووە چونکە لە ماوەیەکی زۆر کەمدا لە ماوەی هەفتەیەکە ئاڵوگۆڕێکی گەورە لە سووریا بوو ئەوەی ئێستا لە دەسەڵاتە لە سووریا هەیەی بڵێن تەحریری شامە وەکو ئەمڕۆ ئەمریکا باسی کرد ئەڵێ ئێمە پێشینەی هەیەی تەحریری شام ئەزانین نەبەز ئەمریکا بریتانیەوە ئەڵێ فەڕەنساوە ئەڵێ هەموو وڵاتان واڵێن ئەڵێن ئێمە پێشینەی هەیەی تەحریری شام ئەزانین طبعا پێشینەی هەیەی تەحریری شام هەموو لایەکە زانێت کە ئەبوو محەممەد جۆلانی کە بە ئەحمەد الشەرع ناسراوە ئێستا ناوی خۆی گۆڕی بە ئەحمەد الشەرع هەموو لایەکە زانی کە ئەم یەکێک بووە لەگەڵ ئەبوو مەسحەب الزەرقاوی لە ساڵەکانی دوای 2003 دوایی لەلایەن ئەمریکاوە گیراوە لە سژنی بووکا بووە دوای تەسلیم عێراق کراوە لە تاجی دوایی 2008 ئازاد کراوە دوایی کە ئازاد کراوە چووە بەیعەتی داوە بە ئەبوبەکر البەغدادی و ئەمجا لە قاعیدەوە بۆتە داعش دوایی لە ساڵی 2016 لەسەر مەسەرەی دەسەڵات بوون لە سووریادا چونکە ئەبوبەکر البەغدادی سووریا و عێراق کردە ئیمارەتی شام و عێراق و خۆی دەسەڵاتی تیا بۆ خاوەن دەسەڵات تێدا بەڵام پێشتر ئەو ئەبوو محەممەد جۆلانی جەبهەت النوسڕەی دروست کرد و ئەویست شام لە عێراقا جیاب کاتەوە خۆی ئیمارەتی شام بەڕێوەبەرێت تێک چوو لەگەڵ ئەبوبەکر البەغدادی ئەمجا جیاب بووە و دوای ئەوە پەیوەندی بە ئەیمەن الزەواهریەوە کرد ئەمجد لە دوای ئەوە کە ئەوەڵجار جەبهەی تەحریری شامی دروست کرد و دوایی کردە هەیئەی تەحریری شام و دوایی ناوچەیەک خستە ژێر دەسەڵاتی خۆی لە ئەدلب و حکوومەتێکی ئینقازی وەتانی لەو ناوچەران دروست کرد ئەمە طبعا ئەم هەیەتە ئێستا لە کۆمەڵێکی گروپێک یەک گروپ نین کۆمەڵێک دە 12 گروپن کە زۆربەیان گروپی جیهادین و جگە لەوەیە کە خەڵکی سووریان کێشەکە 35% تا زیاتر لە چەکدارانی هەیەی تەحریری شام خەڵکی وڵاتانی ترن خەڵکی ئۆزباکستانن و خەڵکی ناوچەکانی تری بڵێن ناوچەکانی ئەوروپای شەرقین یعنی کە لەوێ کۆبوونەتەوە یعنی وەکو چۆن زمانی داعش کە زۆر چەکداری وڵاتانی دنیا تەنانەت فەڕەنسا دوێنی وای گوت ئەڵێ من 100 چەکداری فەڕەنسایی ئێستا لە ناو هێزەکانی بڵێن هەیئەی تەحریری شامن ئەبینین طبعا ئەوە یەکێک لە مەترسیەکانە لای وڵاتانە طبعا ئەوەش مەترسیە لەسەر عێراق بێگومان عێراق سنووری 500 و نزیکەی 99 کیلۆمەتری هەیە لەگەڵ سووریا یعنی مەسافەیەکی دوورودرێژە ئەوە یەک دووەم ئەم حکوومەتەی کە ئێستا دروست بوو و بە فەرمانێکی طبعا ئەوە نە بڵێن پەرلەمان هێشتا طبعا لە سووریا پەرلەمان هەبووە دەستور هەبووە حکوومەتێک هەبووە ئەمە هەمووی بە هیچ بڕیارێکی یاسایی هەڵنەوەشێنرایەوە بەڵکو مەجلیسی شورایەک هەیە لای جاوەڵا فەریز جەباریاوە شام مادەم باسی گروپەکانت کرد و ئەگەری مەترسی و کاریگەریەکانیان لەسەر عێراق من پرسێکی دیکە ڕاستیەکەی باسەکەم لە عێراق هەندێک گروپی دیاریکراو هەبوون 3-4 گروپ بوون بە دڵنیاییەوە کە زیاتر دیار بوون بە تایبەت حیزبوڵای عێراقی لە سووریا بوو کار و چالاکیە کرد با بڵێن و لە بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیلی ئەیە ئەمانە بە دڵنیاییەوە دوای ئەم پێشهاتانەی سووریا هاتوونەتەوە عێراق من ئەمەوێ پرسەکە دووبارە بێنمەوە عێراق هێشتان گروپی دیکەی حەشدی شعبیش هەن کە جارجار ئەمریکا خودی ئەمریکا خۆشی ڕاستیەکەی کردوونیەتە ئامان چ جای ئیسرائیل بۆی هەیە گورز لەم گروپانە بووە شوێنرێت لە لایەن ئیسرائیل بە دیاری کراوی ئەنی کاتێک دەڵێین پریشکی ئەم ئاگرە بەر عێراق بکەوێ مە بەسمان گروپە چەکدارەکانی چوارچەوەی مقاومەی ئیسلامیە بە دیاری کراوی و لە ڕسمە گەورەکەشا بە دڵنیایی حەشدی شعبی
خۆی مەترسیەکە تەنها ئیسرائیل نییە من ئەمیز باسی کەم ینی بڵێن بەڕوونی مەترسیەکە تەنها ئیسرائیل نییە کە هەڕەشەی کردووە پێشتر و ئەو مزەکەرەیەکی یاداشنامەیەکی داوەتە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان کە باس لەوە کە ئەو مافی هەیە دیفاع لە خۆی بکات چونکە ئەو گروپانەی کە لە عێراق دەن ئیسرائیلیان بە ئامانجەگرت بە تایبەتی ناوچەکانی باکووری ئیسرائیل بەڵام ئێستا زۆربەی ئەو گروپانە کە گروپێکی زۆر نین بەڵێ جاران زۆر بوون ئەو گروپانە بەڵام ئێستا بە پەنجەی دەست ئەژمێرێن لە عێراقدا ئەم گروپانش بەهۆی ئەم هەلومەرجەی ئێستا لە سووریایە و بەهۆی هەڕەشەکانی ئیسرائیل خۆیان مت بوونە هەوڵ دەدەن خۆیان بشارنەوە لێ پرسراوەکانیان و فەرماندەکانیان هەوڵ دەدەن خۆیان حەشار بدەن بۆی دیار نەبن لەبەر ئەوەیە ئیسرائیل وتی ئەگەر ئەوانە بەردەوام بن بە ئامانگرتنی ئیسرائیل مەجبور دەبین ئێمە دیفاع لە خۆمان بکەین بەرگری لە خۆمان بکەین و لە سەرکردەکانیان و لە بنکەکانیان و لە ئەمبارەکانی چەک و تەقەمەنیان بدەین ئەم هەڕەشەیە هێشتا ماوە لەبەر ئەوەی هێشتا نازانین ئایا ئەم گروپانە جارێکی تر دەست دەکەنەوە بە ئامانجگرتنی ئیسرائیل یان تەنانەتی بۆ ناو سووریاش ئەوە یەک دووەم ئەم گروپانە ئەمانەی کە لە عێراقدان جیهادیەکانین یان مقاومەی ئیسلامی ئەسڵەن ئەم گروپانەی ئێستا هاتوونەتە سەر حکوم لە سووریا بە دوژمنی خۆیان ئەزانن چونکە ئەمانە بەلایەنگیری ئەسەد ئەزانن بەلایەنگیری بەشاری ئەسەد کە پێشتر هەمویان ئەمانە پشتیوانی بەشار ئەسەدیان کردووە وا ئەزانن کە ئەمانیش بەشدار بوونەوە لەو قەتڵ و عامەی خەڵکە و لەو شەڕێکە هەبووە لە ناو سووریا ئەمە خاڵێکی ئەمەش مەترسیدارە جگە لەوەش ئەو سنوورەی کە عێراق هەیتی لەگەڵ سووریا کە 599 کیلومتر و لە ناوچەکانی مووسڵ تا ناوچەکانی ڕۆماندی ئەو هەموو ناوچانە ئەگرێتەوە ئەمە کێشەکە لەوەیە ئەو ناوچانەش سونە نشینن یعنی سونە مەزەبن ئێستا ئەوەی کە دێتە سەر حکوم لە سووریا بە هەمان شێواز سونە مەزەبە محەممەد البەشیر خۆی کەسێکی ئیخوانیە لە ساڵی 2011 لەگەڵ بڵێن جەبهەی نوسڕە بووە و دوایی لەگەڵ جەبهەی لەگەڵ هەیەی تەحریری شام فەریق جەباریاوە ڕاستیەکەی خاڵێکت باس کرد بۆ من زۆر گرنگە و پرسیار بوولام ئەم گۆڕانکاریانە ئەوەی لە سووریا ڕوویە وای کردووە عمقێکی استراتیژی بۆ سونەی عێراق دروست ببێ بۆ ئەگەری هەر جوڵەیەکی دیاری کراو جا من ئەگەر سیاسیەکم لەگەڵا بواە ئەمود بۆ جوڵەی سیاسی بەس ڕاستیەکەی ئێوەم لەگەڵایە سەرەتا باسی ئەگەری جوڵەیەکی دیاریکراوی ئەمنی و سەربازی یەکەم جایتر بە هەموو ڕەهەندەکانیەوە اینجا ئەگەر حەزیشت لی کرە توانی لەبارەی ئەگەری ڕەهەندە سیاسیەکەیش قسەیەکی دیاریکراون بۆ بکەی سونە لە عێراق ئێستا لە سووریا عمقێکی استراتیژی بۆ دروست بووە بێگومان یعنی ئەو عمقا وەکو بزانم پێشتر سووریا عمقێکی استراتیژی بۆ شیعە بوو هەم بۆ شیعەی عێراق هەم بۆ بڵێن شیعەی ئێران یعنی عمقێکی استراتیژی بۆ هەردوو لایەن بوو بەڵام ئێستا شیعە لە سووریا بۆ کەمایەتی چونکە بەپێ ئەو ئامارانەی کە حساب بکرێن 12% بڵێن سووریا عەلەوین یعنی شیعەن زیاتر یعنی باقی هەمووی سونە مەزهەبن لەبەرەوەی ئێستا دەسەڵات بەدەست سونەیە و ئەبینین لە ئێستەوە بڵێن ئاماژەکانی بڵێن بیرکردنەوەی ئایدیای بڵێن بیرکردنەوەی ئایندەی تایفی سنیە مەسەلەن کە ئەبینین ئێستا لە یەکێک لە سەرکردەکانی هەیئەی تەحریری شام کە خوتبە ئەدا کە ئەشتە ناو مزگەوتی ئەمەویەکان بە تایبەتی لە ناوچەی حەلەب کە باز دەکاڵێ ئەم مزگەوتە لەلایەن شیعەکانەوە داگیر کراوە ئەمە گەڕایەوە بۆ ئەهلی سونە کە باسی ئەوە دەکا باسی حتا بە ئێران ئەڵێ شیعەی مەجوسی یعنی نبڕەی تائفی دەستی پێکردووە لە ناو سووریا لەبەرەوەی ئەوە بۆتە مەترسیەک جارێکی تر مثلەن ئەو باسی ئەو 509 کیلومترە کە کردوم ئەو ناوچەیە عێراق کە سونە مەزهەبن کە ئەو کاتە دەوڵەتێکی سونە مەزهەبی متەشەددیش یعنی بڵێن تۆندڕە و دروست دەبێت لە سووریا و لە ئەسڵا لە دڵا معاداتێکیان هەبێت لەگەڵ شیعەیە ئەوەیە کە هەم ناکۆکی سیاسی زیادەکە هەم جگە لەوەش ئەمە مەترسیەکی بۆ ئایندە لە ڕووی سەربازیەوە جارێکی تر
هەم ینی حکومڕان لە عێراقدا بە شێوازێکی گشتی بەجددی بڵێن هەڵوەستە وەردەگرن دەربارەی ئەم بابەتە لەبەرەوە ئەبینین لەو کاتەوە تا ئێستا چەندەها جار سەرۆک ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوەی کردووە فەرماندەکانی با کردووە سنوورەکان تون و تۆڵ دەکا سوپانێرێ بۆ ئەوێ ئەمڕۆ سەردانی ئەردەنی کردووە پەیوەندی لەگەڵ وڵاتانی تر دەکا وڵاتانی گەورەش وەکو ئەمریکا کە مەبەستی ئەوەیە عێراق بەهێمنی بە سەقامگیری بمێنتەوە ئەم ئاگرە فراوان نەبێت لەبەرەوەیە وەکوتم لە عێراق ڕەنگە دڵنیایە لە حکومڕانی ئێستای عێراق بەگشتی ڕەنگە لەگەڵ هەندێک لایەنی شیعەیان گروپی توندڕە و ناکۆکن بەڵام بەگشتی ئەمریکا لەگەڵ شێوازی حکومڕانی لە عێراق ئێستا یعنی لایەنگیری ئەو شێوازی حکومڕانیە بەڵام هێشتا لای لە سووریا شێوازی حکومڕانیەکانی لای وازح نییە بەرەو کوێ دەڕوا ئەم مەترسیەک و ناوە بەحس کرد بەرێمە 2014 جیدیتیەک و دەمێ هێزێن چەکدارێن توندراوێ داعشێ و نەهاژی جبهەی نووسرە پڕ شێوازێن وان بیرکردناوان وەکە داعشەیە ئەگەر نەها وەکەوە بەحس کرد لە هەرێمە کوردستانێژی لە عێراقێژی ئەv ڕەوشا لە سووریا بە هورگلی تێ چاودێریکردن و مەترسیا وان گروپان هاتیە دیتن هیچ پلانێک وەکە بۆ دیتە تشتێک و ئالیکاریە ڕۆژاوای کوردستانە بێکردن لە هەمبەروان گروپان و ڕۆژاوای کوردستانی وەکە دەرفەتێکی بێدیتن لە هەمبەری گروپێن توندرە و لە عراقی و لە هەرێما کوردستانی هەیە و ئەگەر جارەکەدن ئێرشەکە وەکە کۆبانێکێ بە ئان بشاندنە هێزن پێشمەرگە ئان بە ئالیکاریە ئارتێشە عراقێ دەبەک و ئالیکاریە هەرێما کوردستانی و عراقێ ji بۆ ڕۆژاوای کوردستانی زیێدەتر بە لە هەمبەری وان گروپان ببوورە ئەو پرسیارە بۆ من بوو نەم تێنەگەیشتم من بەڵێ بڵێ بەڕێز جەباریاوەر ئێمە سێ کەسین دانیشتین پرسیار بەس لە تۆەکەین بەڵێ قوربان بەڵێ قوربان بەڵێ قوربان بەڵێ قوربان طبعا بێگومان ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ساڵی 2014 وەکو ئەو بەڕێزەی کە باسی کرد ئەو کاتێک کە داعش ئێمە زانین بڵێن ناوچەکانی سووریا ناوچەیەکی فراوانی سووریا لەژێر دەسەڵاتی داعشدا بۆ طبعا پێش 2014 ئەوان ئیمارەتی شامیان هەبوو بەڵام دوایی کە پەلەماری عێراقیاندا بە تەواوەتی و ناوچەیەکی فراوانیان لە عێراق کەوتە ژێردەستیان ئیمارەتی شام و عێراقیان دروست کرد یعنی دەوڵەتی ئیمارەتێکی ئیسلامی بە ناو ئیمارەتی ئیسلامی عێراق و شامیان ئێزر کە لەوێ لە سووریا ڕەقەب و مەرکەزەکەی لە عێراقش مووسڵ بوو مەرکەزەکەی و دەسەڵاتێکی فراوانی عسکەری و ئیمکانەتێکی فراوانی عسکەریان لە ژێردەستا بوو طبعا ئەم هێزانەی ینی بە حەقیقەت کێشەکە ئەوەیە ئێستا بەڵێ ئەبوو محەممەد جۆلانی کە ئەحمەد شەرع ئێستا خۆی بەخۆیڵێ ئەحمەد شەرع بە شێوازێکی لیبرالیانە قساکە بە شێوازێک کە ئەوان مافی مرۆڤ پارێزن مافی نەتەوەکانە پارێزن حکومەتێکی وا دروست دەکەن کە بۆ هەموو خەڵک بێ دەست بۆ ماڵی کەس نابن بەڵام دیاردەکان مەترسیدارە لە ئێستاوە ئێمە هیواخوازین کە وابن ئێمە هیواخوازین کە بتوانن ئەو گروپانە هەمویان بڵێن لە جیاتی ئەوەیە گروپی چەکداری جێواز بن و هەر کەسە کۆنتترۆلی ناوچەیەکی کردبێ لە سووریا ئەوان بێنەوە چونکە سوپایان هەڵۆشاندەوە دام و دەستگای ئەمنیان هەڵۆشواندەوە حکوومەتیان هەڵۆشواندەوە ئەمجا لەبەرەوەی پێمان ئومێدەوانین کە حکوومەتێکی وا دروست بکەن کە هەڕەشە نەبێ بۆ سەر خەڵکی وڵاتەکەی خۆیان و نەتەوەکانی ناوڵاتەکە و تایفە و دیانەتەکانی ناوڵاتەکە و لەسەر وڵاتانی دراوسێ نەبێ بەڵام بە پێی هەندێک ڕای هەندێک ناوەندی دراسات و لێکۆڵینەوەی شارەزا ئەڵێ پێناچێ بوا بە سەریعی ئەم کۆمەڵە گروپە جیهادیی کە پێشتر خۆیان بەشدار بوونە لەگەڵ داعشە لە پەلامەردانی سووریا و عێراق و گرتنی ناوچەیەکی فراوان لە عێراق و شەڕ لەگەڵ ئەم حکوومەتەی کە لە عێراق خەریک و بەغاش بگرن ئێسەوا بە ئاسانی بگۆڕێن بۆ بڵێن کۆمەڵێکی گروپی لیبرالی بتوانن حکوومەتێکی لەبەرەوەی مەترسیەکە لەوەدا ئەمجا بەس یەک دەقەمدا باش جا یەک دەقەم دەیە بۆ سەر ڕۆژاوا بەس مەجالم دەیە
بڵێم مەترسیەکە چییە سەر ڕۆژاوە؟ هەمومان نەزانی کامپێکەیە کامپی هۆلە لە ڕۆژاوە کامپی هۆلە کەوتە سەر سنووری عێراق سووریا و لە ناوچەی ڕۆژاوایە کامپی هۆڵ نزیکەی 65,000 کەسوکاری داعشی تێدایە ئەو 65,000 کەسوکاری داعشە بە پێ راپۆرتەکانی نەتەوەی گرتوەکان نزیکەی 30,000 کەسیان لە تەمەنی 20 ساڵیدایە کە ئەمانە هەمویان هەڵگری فکری داعشن جگە لەوەش لە زیندانیەکەیە هەر لە ڕۆژاوای کوردستان کە نزیکەی 10,000 سەرکردە و چەکداری داعشی تایە باشە چێ ئەڵێ مەترسی ئەوەیە ئەوان پەلاماری ئەو ناوچانە بدەن بۆ بەڕەڵاکردنی ئەوانەی لە کامپەکەن و بەڕەڵاکردنی ئەوانەی لە زیندانیەکان چونکە ئەوان زیندانەکانی هەموو سووریان کردەوە زیندانەکانی سووریا بەڵێ خەڵکی زۆر بێتاوانی تێدا بوو خەڵکی زۆر مەزلومی تێدا بوو بەڵام بە هەزارەها خەڵکی داعشی تێدا بوو بە هەزارەها خەڵکی توندڕەویشی تێدا بوو ئەوان هەمویان بەڕەڵا بوون جا ئەوە مەترسیەکە زۆر گەورە بووە ئێستا لە سووریا طبعاً ئەوانە هەمووی مەترسین لەسەر ئایندەی هەم ڕۆژاوە و هەم لەسەر عێراق بەڕێز جەنابی فەریق ویستم ئەمە بڵێم ئێستا شەڕی غەزە بەردەوام و ئاگربەز لەوێ نەگەشتووەتە بە هیچ ئەنجامێک و 28 کانونی دووەمی ساڵی داهاتوو ژواتە ساڵی 2025 ئاگربەستی نێوان لوبنان و ئیسرائیل کۆتایی دێت و هێشتا مەترسی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران لە عێراقدا لە ئانووساتایە ئەگەر بۆ نمونە هێرشێک موشەشێک درۆنێک نەگرنە ئیسرائیل بۆ نمونە ئەگەر ئەمە ڕووبدات وەلەو چەند مانگێکە ئەم گروپە چەکدارانی نزیک لە ئێران لە عێراقا کپ و خامۆشن و هیچ چالاشیەک و بۆ نمونە ئەکتیڤیتیشان لە ناوچەکەیان نەماوە و دوور کەوتونەوە لە شەڕ و هێرشکردنە سەر ئیسرائیل و ئاماجە ئیسرائیلیەکان بەڵام ئەگەر ئەمە باسی ئەگەرەکەم بۆیە هیوادارم بە داواکاریەکەەوە زۆر بە ڕوونی و بە کورتی جوابم بیتەوە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان یاخود لە هەر ئانووساتێکە ئەم گروپانە هێرشەکانیان دەست پێ بکەنەوە بۆ سەر ئیسرائیل ئایندەی عێراق لە نزیکترین کاتە بە تەسەوری جەنابەت وەکو شارەزایشی ئەمنی سەربازی هەڵوێستی ئیسرائیل چی لێ بەسەر دێت و ئەم بێدەنگەی کە هەڵی بژاردووە تا ئێستا هیچ وەڵامێکی ئەو گروپانی نەداوەتەوە لە عێراق چۆنی بەسەر دێت چی لێ دێت ئێمە بە ئایندەی عێراق نەبەستینەوە بە کۆمەڵێکی گروپی بچووک لەبەر ئەوەیە وەکو باسم کرد ئێستا بابەتەکە ڕۆژە بۆ گرنگیشە بە ئەمریکاشەوە بەڵێ قەی ناکە بەڵام نەیبەستینەوە بە ئایندەی عێراق بڵێ ئایندەی ئەو گروپە توندڕەوانەی کە ناوی خۆیان ناو مقاومەی ئیسلامی ئەم گروپانە خراپتر لەوەی کە هات بەسەر حەماس و بەسەر حزبڵڵا بەسەریاندا دێ ئیسرائیل ئەگەر بێوێ عێراق بە ئامانج بگرێ عێراق وەکو دەوڵەت بە ئامانج ناگرێ سوپای عێراق بە ئامانج ناگرێ دام و دەستگای ئابووری عێراق بە ئامانج ناگرێ چونکە ئەمانە هەمووی چێ بنیاتی ناوە ئەمریکا بنیاتی ناوە لە دوای 2023ەوە لەبەرەوەیە ئەمریکا ئیشی بە عێراق لە هەموو ڕۆیەکەوە لە ڕۆی ئەوەیە ناوچەیەکی استراتیجیە بۆ ئایندەی خۆی بڵێن وەکو ناوچەی جوگرافی جگە لەوەش لە ڕووی اقتصادیشەوە هەر ئیشی بە عێراق هەیە لەبەرەوەیە هەموو ئەو لێدوانانەی کە ئەیبیستین لە ئەمریکا و ئەڵێ ئێمە پشتیوانی لە عێراقێکی یەکگرتووی سەقانگیرین و ئێمە بە هەموو توانە پشتی لەبەرەوەی ئیسرائیل گروپەکان بە ئامانج دەگرێت لەبەرەوەی من وەکو ڕایەکی شخصی خۆم ئەوەیە کە ئەم گروپانە بە تایبەتی حەماس وەکو ڕێکخراوێکی پێشتر بەهێز لە غەزە و جگە لەوانەش حیزبڵڵا لەم ماوەیەدا خۆیان تووشی بڵێن هەلومەرجێکی خۆکوژی ناکەن بە یەکجارەکی چونکە ئەوەندە لێ دراون لەلایەن ئیسرائیلەوە و لەلایەن ئەمریکاشەوە لەلایەن چونکە هەموو ئەوروپاش پشتیوانی ئیسرائیل یەکرد بۆ لێدانیان زۆربەی سەرکردە گەورەکانیان کوژراون زۆربەی عەمبارەکانیان ئەوانەی چەک و تەقەمەنیان هەیە ئێستاش تاقە پشتیوانێکی زۆر گەورەیان هەبوو کە وڵاتێک بوو ڕێڕەوێک بوو بۆ هاتنی چەک و تەقەمەنی و ڕۆکێت و هەموو پشتیوانیەک بۆ ئەوان کە لە ئێرانەوە ئێران بە هەموو توانای خۆی بە ئاشرا دەگۆ من پشتیوانی حەماس دەکەم و پشتیوانی حیزبڵڵا دەکەم
ئێستا ئەوەش نەما یعنی ڕێڕەوەکەش نەما لەبەرەوەی ئەمانە ئەکەونە حاڵەتی متبوون یعنی هەوڵ دەدەن ئێستا خۆیان متکەن بۆ ئایندەیەک ئایا چۆن ئەتوانن جارێکی تر زندوو ببنەوە چۆن ئەتوانن جارێک تر ڕێڕەوێک بدۆزنەوە جاوەڵا فەریق جەباریاوە ڕاستیەکەی لەو بارەیەوە تێگەیشتێکی دیاریکرا و هەیە نازانم حەزەکەم لەگەڵ توێ ئەم پرسە بگۆڕمەوانەیە سەرباری ئەوەی کە لێیان دراوە و بێهێز کراون ناچارن بێدەنگ بن ئەمە یەک دوو ئایندەی خودی پرۆسی سیاسیەکەش با بیخەمە دوو قەوسەوە مەسلەی سیاسی لە سووریا پێ ناچێ ئایندەیەکی ئەوەنە ئاسۆگەش و ئاسۆڕوون بێ هەنی هەمووان کە سەیری ئەکەن ئەو هەموو گروپە چەکدارە ئەو با بڵێن بیرروبۆچوونی جیاواز ڕاستیەکەی دەستگای هەواڵگری جیاواز لەناو ئەو گروپە جیاوازانەیە بە وازەحی بیڵێن پێ ناچێ ئاسان بێ سەرپێخستنی پرۆسێکی سیاسی دیاری کراو لە سووریا ئەگەری پێکدادان لە بینی ئەم گروپانەیە ئەگەرێکی کراوەیە بەردەوام بۆیە پێدەچێ لە ئەگەری دروستبوونی ئەم پێکدادانەی نێوان گروپەکانە ڕاستیەکەی ئەوەی ناونرابوو بەرەی مقاومە بتوانێ جوڵەیەکی دیاری کراو بکە وەک لەوەی بەر ئێستا جوڵەیەکی دیاری کراو بەرامبەر بە دۆخەکە بکە کە خۆی لە خۆیان هەر دۆخێکی لاوازە بۆ ئەوان بێگومان ئێستا وەکو بەڕێستان باستان کرد هێشتا ئایندەی سووریا ڕوون نییە چونکە وەکو باسم کرد نزیکەی 20 گروپ چەکدار لە سووریا هەیە هەموو هێزی چەکداری هەیە کۆمەڵێکی بەرژەوەندی وڵاتان یعنی پەیوەستی ئەم گروپانە بە هەندێک وڵات لە دەرەوە کە ئەو وڵاتانە ڕەنگە ناکۆک بن یعنی هەندێک لە وڵاتانە ناکۆکن لەگەڵ یەکە لەبەرەوە بەرژەوەندی وڵاتەکان لە سووریادا وەکو تورکیا بەسەرەن ینی بەرژەوەندی تورکیا خۆ دەزانێ سووریا یەکی لە وڵاتانە بوو کە بەشێک لە دەوڵەتی عوسمانی بۆ نزیکەی زیاتر لە 400 ساڵ لە ژێر دەستی دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی بوو لە ساڵی 1516ەوە حتاکو دەگاتە ساڵی 1970 سووریا بەشێک لە تورکیا بە بەشێک لە دەوڵەتی عوسمانی بووە لەبەرەوەیە ینی ئەوش هێشتا چاو لە سووریا ئەبڕێ یعنی و دووەم سنوورێکی نزیکەی لەگەڵ تورکیا 909 کیلۆمەتر سنووری هەیە لەگەڵ سووریا لەبەرەوەیە تەسیرێکی زۆری هەیە هەم لەسەر سووریا هەم تورکیا ئەو سینوورێکون باس دەکەن پڕانی نهار لە دەستی هێزێن سووریا دموکراتیک دەیە و ئەولەیە هەرێمەکە هاتیە پاراستن هەتانها پرسگرێک لەوان دەران چێ نەبووە من جارێکتن پرسیارەخوا دووبارە دەکەم ئەگەر هێرشی وان گروپان لەسەر ڕۆژاوای کوردستانە چێ ببە وێ هێزن پێشمەرگە و ئارتێشە عراقی ئالیکاریە ڕۆژاوای کوردستانە بکن وەکو بەرێمە دیتە چووینا پێشمەرگە بۆ ڕۆژاوای کوردستانی ئەگەرێک هەیە ئان نینە هەتاکو ئێستا هیچ هەڵڕێستێکی ڕوون نییە هەم لە عێراق بە شێوازێکی گشتی وەکو خۆتان نەزانن هەرێمی کوردستان بەشێکی لە دەوڵەتی فیدراڵی عێراقە یعنی هەر بڕیارێک لە هەرێمی کوردستان بدرێ یەکەم ئەبێ پەرلەمان بڕیار لەسەر ئەو بڕیارە بدە بە تایبەتی مەسەلەی هێز ئێمە لەو ساڵانی کە هێز نێدرا بۆ کۆبانی ئەبوایە پەرلەمانی کوردستان دەسەڵات بداتە سەرۆکی هەرێم بۆ ئەوەی سەرۆکی هەرێم بتوانی هێز ڕەوانی دەرەوەی سنووری هەرێمی کوردستان بکە و جگە لەوەش ئەو کاتە لە ڕێی تورکیاوە دەبایە ڕەزامەندی تورکیا وەرگیرێ ئەمجا دوای هێزی پێشمەرگە ڕەوانەی سنووری ئەوێکت بەڵام هیچ دیاردەیەکی ڕوون نییە ئێستا لە هەرێمی کوردستان بڵێن بۆ ئەوەی کە لە ئایندەدا ئەگەر پەلامارێکی خوا نەخواستە پەلامارێکی گەورە لە سەر ڕۆژاوا هەبوو هێزی پێشمەرگە بڕوە بۆ ئەوێ چونکە هیچ ئەم بابەتێکی ئەو تۆ باس نەکراوە لە هەرێمی کوردستان و تۆزێک وەکو باسم کرد لە ڕووی یاساییەوە و لە ڕووی یاساییەوە چونکە هەرێمی کوردستان بەشێکی دەوڵەتی فیدراڵی عێراقە عێراق ئەوێ خۆی دوور بگرێ لە هەر دەستێوەردانێک لە ناو سووریا یعنی بە هەموو شێوازێک عێراق بۆ ئەوێ تووشی کێشەیەک ناوێت بە هەموو شێوازێک نزیکەی جوابەکەمان وەرگرت من یەک پرسیار لەبارەی ڕۆژاوای کوردستانەوە کەم پرسە سەربازیەکە و سیاسیەکە هەردووکیە بەستم بەیەکەوە ئەگەر بە کورتی جوابم بیتەوە سوپاس دەکەم ئێستا هەوڵی سیاسی هەن لە دیمەشق
و دوێنێژ مەزلوم عەبدی وتی ئێمە لە منبەج ئەکشینەوە بۆی ڕاستیەکەی تر ڕێگە خۆش بکەین بۆ پرۆسە سیاسیەکە لە ڕووی هەڕەشە ئەمنیەکانەوە بۆ سەر ڕۆژاوای کوردستان بۆ سەر پێگەکانی هەسەدا هەتا ئەم پرۆسە سیاسیە زووتر دەست پێ بکە و دەستی هەسەدەش بگیرێ بۆی با بڵێن دەستی خۆسەری ڕۆژاوای کوردستان بگیرێ بۆی بێتە ناو پرۆسە سیاسیەکەوە باشترە بۆ دوورخستنەوەی مەترسی ئەمنیەکان بێگومان ئەم لێدوانانەی دوایی بڵێن بەڕێز عەبدی زۆر گرنگ بوون یعنی بەوەی کە باس لەوەیە کرد کە ئێمە ئامادەین لەگەڵ حکومڕانی ئایندەی سووریا بڵێن دانیشتنمان هەبێ گفتوگۆمان هەبێ بە شێوازی ئاشتیانە چارەسەری کێشەکان بکەین و بە حەقیقەت ڕەزامەندی ئەو بۆ کشانەوەی هێزەکانی سووریای دموکرات هەم لە منبج هەم لە هەندێک ناوچەی تریش طبعاً ئێمە ئەزانین ئەو ناوچەی بە تایبەتی کێشەکە لەوەدایە ئەوان ناوچە عەرەب نشینەکان بە ناوچەکانی خۆیان نەزانن یعنی هەموو ئەو ناوچانە لەبەرەوەی ئێستا هێڵی فرات ئەبێتە هێڵێک بە حساب لە نێوانی هێزەکانی سووریای دیموکرات یعنی هێزەکانی هەسەدا لەگەڵ هێزەکانی تری هەم بڵێن هێزەکانی هەیەی تەحریری شام یعنی ئەوە ئەبێتە ڕێگای بڵێن هێڵی نێوان ئەو ڕێگایەنە ئەگەر بڵێن شەڕ بوەستێ یعنی بەو هەوڵانەی کادرێ هەم لەلایەن وەکو باز دەکەن ناوبژوانانی ئەمریکا کە هەم لەگەڵ تورکیا و هەم لەگەڵ بە ناڕاستە و خۆ طبعاً ئێستا تا هیچ علاقەیەکی نە ئەمریکا لەگەڵ هەیەی تەحریری شام هەیە نە هێشتا تورکیا ڕاستە و خۆ ڕەنگە لە ڕێگای قەتەڕەوە یان لە ڕێگای هەندێک لایەنی ترەوە توانن لەگەڵ ئەوانە گفتوگۆ بکەن ئەگەر توانیان شەڕەکان ڕاگرن زیاتر ئەوان لەو داواکاریە کە ئێستا داوای هەکەن زیاتر داوا نەکەن و نەبتە هێرش و شەڕێکی گەورە بۆ سەر ڕۆژئاوا ئەوە طبعاً بێگومان لە بەرژەوەندی کوردایە بەڵام وەکو ڕایەکی خۆم من وەکو ڕایەکی شەخصی خۆم بە پێی ئەو لێدوانانەی زۆربەی لێپرسراوە باڵەکانی ئەمریکا ئەیدەن چ فەرماندە سەربازیە باڵا گەورەکانی ئەمریکا چێ ترەمپ وەکو سەرۆکی ئایندەی ئەمریکا چ وەزیری دەرەوەی ئەمریکا کە وەکو دەوڵەتێکی گەورە ئەو ئەڵێ ئێمە لە ناوچەکانی خۆمان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ناکشینەوە هێزەکانمان دوور ناخینەوە وەکو رووسیا نییە رووسیا ئێستا وردە هەموو هێزەکانی خۆی ئەکشێنتەوە لە ناوچەکان نامێنێ و ئێستا هەندێک بنکەی بەس ئەوانەی کە هەیەی لەسەر بەحر بەڵام ئەمریکەتدا کۆکی ئەکا و من بەڕای من ئەمریکا واز لەو ناوچانە نایێنێ جا ئەمە قسەیەکی باشە جەباریاوە بۆ ئیتر گفتوگۆکەمانی پێکۆتایی پێبێنین من هیچ کاتێکی ئاوام نەما خۆشحاڵ بووم دەستت خۆش بێ سواس بۆ وەڵامەکانت و بۆ ئەم گفتوگۆیە فەریق جەباریاوەر شارەزای ئەمنی و سەربازی دەستت خۆش بێت گەڵێکی سپاس بۆی باش دووسێ دەقەبا بە پەلە هەندێک شت باس بکەین لەبارەی عێراقەوە من حەزەکەم ڕاستیەکەی یەک حەق بم بە محەممەد شیا سوودانی بەڕاستی ئێستا پێتەڵێ زۆر ئەویسترا بەشێک لەم گروپانشی باش لیان وەرەگرین نەجەماعەت زۆر ئەویسترا بە تایبەت لە با بڵێن لە کاتی شەڕی فەڵەستین و ئیتر دوایەوە بۆ لوبنانیش ئەوی هەندێک گروپ بەڕاستی پاڵیان بەوە ئەنا تەنانەت من پێم وایە خودی نووری مالیکیش هەندێک جار لە دوانەکانی بەرەو ئەو بوو کە ئەم عێراق بەشدار بێ و پشگیری سووریا لوبنان حزب الله و حەماسیش بەڵام بە کاژمێرێک پێشکەوتنی دیمەشق نووری کامل مالیشی تەسریحی چێ بوو بێ عێراق دەست بە چەک بێت هاوشاری ڕێکوایە بەڵام نێڵێ بەشار بەڵام بەڕاستی دوای کەوتنی بەشار یەکسەر 1970 لە دوانەکەی گۆڕی محەممەد شیا سوودانی وەکو پیاوی دەوڵەت لەم پرسەیە بەڕاستی مامەڵەی کرد و ئەزمونێکی زۆر دەوڵەت مەدارانەی نوان فەرشاد لە سایکسپیکۆدا ئەو سنوورێک وات نەکشاندنەوە کە ئەم دەبێژن سینوورین کوردستانی سینوورین داگیرکاریەنە و گەلێ کورد پارچەکردە پڕانیا عەرەبانجی وسا دەبێژن و بتایبەتیشی عەرەبێ سونە
وەکو ماڵباتێکی دبینن لە هەردوو ڕەخێ سنوورێ ناڤرا سووریا عێراقیدا بنێرینا من ئەگەر و ئەو هێز تایبەتیژی حەمەدشا ناوی خۆ گارتێک بەلکی لێ ئەو شەرعەژی دیسان ئاماژەیەکە بە تونڕەویەکی و دخوازن شریعەتەکە ئیسلامی چێ بکەن و ساڵە مسلم ئیرۆ بە ئەشکرە گوت ئەم شریعەتەکە ئیسلامی قبول ناکەن ئەگەر تشتێکی وسا لەسەرمە بێ فەرزکردن ئەمێ شەڕ بکەن نێرینا من هەتا نەها ڕۆژاوای کوردستانی وەکە قەلغانێکی بووە بۆ پاراستنە عراق و ئاسایش عراق و هەرێما کوردستانێ و ئەگەر هێرشێکی وها چێ ببە وەگەر وان گروپان بسەرکەبن بسەر ڕۆژاوای کوردستاندا وێ نەسەکنن و دەربازی عراقی بمنجارەکەدن بۆ ناوێژی پێویستە بینم و بە هەموو شێوازەیی هەم عالیە هێرێما کوردستانی و هەم لە عالی عراقیەوە پاڵپشتی و هەفدیتن لەگەڵ ڕۆژاوای کوردستانە چێ ببە پێم وایە فەرشا دەگەر شتێکی ئاوا ڕووبا ڕاستێکی ئەمریکاش پێ دەچێ قسەی دیاریکراوی لەبارەی ڕەوشی ڕۆژاوای کوردستانەوە بێ بۆ ئەمریکا ڕۆژەڵاتی فرات پرسێکی دیکێ جیاوازە پێم وابێ لە ڕۆژاوای کۆبانی تێ بردومانکردن لە ئەمریکا ڕاستی ئیرۆ بۆ جارە یەکەمین تورکیا ئێرشی ڕقایە کرد ناو کۆبانش و ڕقا جارە یەکەمینە تورکیا ئێرشی جاریش پێم وابێ ڕقاجەیەکە گرنگ و سمبۆلیکە کوبەری خلافەتە داعشێ بوو نا ئەو ئێرش کوچێ دەبن و ئەمریکا بێدەنگا ئەم نیشانەیەکە نەباشە نێرینا من گەرەک و پێویستە دەنگی کورد لە هەر چارپارچی کوردستانێ ji بۆ تەوانیا ڕۆژاوای کوردستانی ئەوە کە 2014 جارێکەدن بڵند ببە دقیق بۆ تۆ یەک بابەتی زۆر گرنگێ ئەماوەی لەماوەی یەک دقیقا ڕەنگە کەمتیش ئاماژەی پێ بم ئەمڕۆ داڕشتنەوە و سەرپێخستنەوەی وەزارەتی بەرگری سووریا بابەتێکی زۆر گەرم بووە لە ناو سووریا سەرجەم گروپە چەکداریە کۆک و ناکۆکەکان کۆبوونەوە باسانەوە کردووە کە پێویستە سەرجەم ئەم گروپە چەکداریانەی دوای کەوتنی ئەسد پشکیانە بۆ لە خۆری تازەی سووریا دەبێت ئەوامر و ڕاستپاردەکان و ئاڕاستەکاری لە وەزارەتی بەرگری سووریا وەرگرن کە سەر بە حکوومەتی ڕاگوزەرەکەی محەممەد بەشیرە کێ وەزارەتی بەرگری وەرگرتووە دیارە سەر بە تحریری شامە یان چییە هیچ ناوێک دژارە لە ئارایە باش بابان حەمە فەرشادەمینی پەنجەفەندی فاتانەکە